تویتێک بەغدا و نەجەف و کەربەلا دەوروژێنێت. ئەو تویتەی ساڵح محەممەد عێراقی کەسی نزیکی موقتەدا سەدر شەوی ڕابردوو بڵاوی کردەوە سەبارەت بە پلانێکی ڕێکخراوی تیرۆریستی داعش و بەعسیەکان شڵەژانێکی ئەمنی لە پایتەخت و دوو پیرۆزترین شاری شیعەکان دروست کرد. سەدان چەکداری سەرایە سەلام ڕژانە سەر شەقامەکان سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن ئەوەی ڕوویدا پەیامی سیاسی و دەرخستنی هێزی لە پشتەوە بووە. بڵاوبوونەوەی هێزەکانی سەرایە سەلام شەوی ڕابردوو نامەیەک بوو بۆ تیرۆریستانی داعش و بەعسیەکان. لە ئێستاشدا پیاوانێک هەن ئامادەن بۆ بەرپەرشدانەوە و پاراستنی خاکی عێراق و هەموو پیرۆزیەکانی. ئەو فراکسیۆنە سیاسی لە ڕابردوودا بانگەشەی گەڕانەوەی چەکیان بۆ ژێڕکێفی دەوڵەت دەکرد. خۆیان بەشێک بوون لەو هێزانەی شەوی ڕابردوو. لەلایەکتر پێم وایە دوێنێ شەو هەیبەتی دەوڵەت ڕووخا. پێم وانێ هیچ مەترسێک لەسەر نیشتیمان و پیرۆزیەکانی هەبێت. پرسەکە تەنها سەپاندنی ئیرادی خۆیان بوو. بەرپرسە ئەمنیەکان لە عێراق ڕەتی دەکەنەوە هیچ زانیاریەک هەبێ لەسەر بوونی کردەوەی تیرۆریستی لە بەغدا و پارێزگاکانی باشووری عێراق کە پێویستی بە بڵاوکردنەوەی هێز بێ. بالتأكيد قيادة العمليات المشتركة لديها القوات والعدة والعدد للمحافظة. بێگومان فەرماندەی هێز هاوبەشەکانی عێراق توانا و ژمارەی هێز و چەکی زۆری هەیە بۆ بەرگریکردن لە هەموو خاکی عێراق لە هەموو هەڕەشەیەکی تیرۆریستان. ڕاستە تیرۆریستان لە ڕابردوودا زۆر هەوڵیاندا کە هێرش بکەنە سەر ناوچەکانمان بەڵام شکستیان هێنا. لە ئێستاشدا هێز و توانای باشمان هەیە بۆ بەرگریکردن لە عێراق بە پشتیوانی هاوپەیمانەکانمان. تستطيع أن تحمي الأهداف الحيوية للعراق. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق چەند جارێک لە هەژماری خۆیەوە لە تویتەر هەرەشەی ئەوە دەکات کە چاوپۆشی لە زیادەڕەوەکان ناکەن. بەڵام تێڕوانینێک دروست بووە کە سەرۆکوەزیران نەدەتوانێت گروپە چەکدارەکان کۆنتڕۆڵ بکات، نەدەتوانێت پشت بکاتە ئەو لایەنە نێودەوڵەتیانەی کە هیواخوازن گروپە چەکدارەکان لە عێراق نەمێنن. ناکۆکیەکانی نێوماڵی شیعە وای کردووە هەر جارێ و بە بیانوویەک هێزێکی چەکداری سەر بە حەشدی شەعبی بڕژێتە سەر شەقامەکان بە بیانووی خراپی ڕەوشی ئەمنی. بەڵام ئەمە وای کردووە کە هەیبەت و دەسەڵاتی هێزە ئەمنیەکان بەلاوازی نیشان بدرێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.